دەچین بۆ گوندی پیرانان لە سنووری قەزای پشدەر و مەمەسمانە بگەین بە ئاشکەوتی میوە کە کەوتۆتە ڕۆژئاوای پشدەر و 15 کیلۆمەتر لە ناحیەی سەنگەسەرەوە دوورە. دوای بڕینی ڕێگایەکی سەخت و دژوار دوجار گەیشتین بە گوندی پیرانان و دەچینە ناو ئەشکەوتی میوە کە مێژوەکەی بۆ 4500 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. ئێرە ئەشکەوتی میوەیە. ئەشکەوتی میوە دەکەوێتە ڕۆژاوای ناحیەی ناودەشت کە بە سەنگەسەر مەشهورە، تقریبا 15 کیلۆمەترێک لە سنتەری ناحیەکەوە دوورە. ئەو ئەشکەوتە سەر بە گوندی پیرانانە، پیرانانی پشدەرە ڕەقە مەنشورە. ئەو ئەشکەوتە دیارە بە ئەشکەوتی میوە کە مێژوەکەی زۆر کۆنا، شوێنەوارێکی زۆر گرنگە لەو ناوچەیەدا، لە بەتایبەتی لە ناوچەی پشدەر. پێشتریش لەو ئەشکەوتەیەدا لەلایەن چەند هاوڵاتیەکەوە گۆزەیەک درا بە ئێمە کە ئێمە شێسا لە گەنجینەی مۆزەخانەی سلێمانی دامان ناوەپی لێکۆڵینەوە سەرەتایەکان دەرکەوتووە ئەشکەوتە. ئەو گۆزەیە مێژوەکەی بۆ 4500 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە تا 2500 ساڵ پێش زاین. گەشتەکەی ئێمە لەگەڵ ستافێک بوو لە ڕێکخراوی دینکە کە ئەرکی ئەم ڕێکخراوە پاراستنی ناوچە شوێنەواریەکانی دەڤەری پشدەرە و ساڵانێکە کار لە ناوچە شوێنەواریەکانی سنوورەکەدا دەکات. لەگەڵ گەیشتنمان بۆ ئەم ناوچە شوێنەواریە گرنگەی دەڤەری پشدەر، شوێنەواری هەڵکۆڵینی ناوچە شوێنەواریەکە سەرنجی هەمووان ڕادەکێشێت. پاشماوە و دیمەنەکانی ئێستایی ناوچە شوێنەواریەکەش بەڕوونیەوە پیشان دەدەن کەسانێک مەبەستیان بووە لەم ناوچە شوێنەواریەدا کەلوپەلی مێژووی گرانبەها بدۆزنەوە کە تاوەکو ئێستا نازاندرێ کەی و چۆن ئەم کارە ئەنجام دراوە. ئێمە وەکو ڕێکخراوی دینکە لە 2015 یعنی ئێرە تۆمار کرا لەگەڵ زانکۆیەکی فەڕەنسی تۆمار کرا بە شوێنەوار. لە دوای ئەو کاتەوە یعنی ئێمە زۆر سەردانی ئێرە ناکەین لە بەرەوەی دوورە لە موقع خۆمانەوە، بەڵام چۆنێک بێ ئاگادار کراینەوە کە مەترسی لە ناچوون و تێکدانی لەسرە بە هەموو شەوەیەک لەبەرەوە ئێمە پێویست مازانی کە سەردانێکی ئێرە بکەین بۆ زیاتر ئاگادارکردنەوە هۆشیاریدان بە و خەڵکی ئەو ناوچەی کە لێرەیە. دانیشتوانی گوندی پیرانان نیگەران لە ئاڵکۆڵین و شێواندنی ناوچەی شوێنەواری میوە و ئاماژە بۆ دەدەن. دەستدرێژی بۆ سەر ئەم ناوچە شوێنەواریە لە کاتێکدایە کە دانیشتوانی ئەم گوندەکەیان ڕۆ هەوارێکی تر و بە مەبەستی کاری ئاشەڵداری جێهێشتووە. ئەوە ئەشکەوتێ میوە گوندی بازانە، پیران ڕەشامە شوێنە، بەڵام بە بازان کاتی خۆی قەدیم بازان بووە، بەڵام ئەو شکەوتێکی بەنێو بانگە هەتا ئێستاکەنی ها خەڵکەکە شێواندویانە شێوەنەواری نەماوە. حکومەتی وەک پێویستە ئاوری لە منتیقەی من نەداوەتەوە ئەو شوێنەوارانە سەرێکیان لێ بدا بەسیام کاتەوە یان چاودێرێکی لەسەر دابنێ بڵێ وەڵای دەستکار ئەو شوێنانە نەکەن. ئەوە ئەشکەوتی میوەیە، ئەشکەوتێکی مێژوویە، ئەوەش ئای میوەیە. ئەمە بڵێن پاراستونە، بەڵام بەزی ئەو چاڵان لێ داون شێکی خراپیان کردێ، بەڵام جا ئەمە بەخوای نەندیون. بەڕێوەبەراتی شوێنەواری ڕاپەڕین کە لایەنی پەیوەندیدار و تایبەتمەندی پاراستنی ناوچە شوێنەواریەکانی دەڤەرەکەیە لە هەوڵی بەردەوامی پاراستنی ناوچە شوێنەواریەکانی دەڤەرەکەدایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا زیادەڕۆیی و دەستدرێژی بۆ سەر ناوچە شوێنەواریەکانی سنوورەکە بوونی هەیە و لە مانگی حوزەیرانی ئەم ساڵیشدا چەند کەسێکی نەناسراو کە نازاندرێ کێن و هیچ زانیاریەکان لەبارەوە نەبوو هەوڵیاندا یەکەیە لە ناوچە شوێنەواریەکانی دەڤەری ڕاپەڕین هەڵبدەنەوە، بەڵام دوای هەڵکەندنی 8 مەتری ئاسۆی و 5 مەتری ستونی نەیانتوانی دەستیان بگات بە هیچ جێکێ لەو کەلوپەلا مێژویانەی کە گومان دەکرا لە ناوچەی شوێنەواری دارەباودا بوونی هەبێت لە سنووری ناحیەی حاجیاوە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان، دەڤەری پشدەر.